موچەخۆرانی شاری هەولێر بە شێوەیەکی گشتی بۆ چوارەم ڕۆژ ژیانی خۆیان خستە مەترسیەوە و لە شوێنی جیا گرد بوونەوە و ناڕەزایەتیان ئەنجامدا. لە دیارترینیان گردبوونەوەی پزیشکان و مانگرتنیان بوو لە بەردەم نەخۆشخانەکاندا. ئەمەش لە کاتێکدایە کە ماوەی 72 کاتژمێریان بۆ حکومەت دانابوو کە داواکانیان جێبەجێ بکەن، بەڵام دوای وەڵام نەدانەوەیان لە ڕێگەی بەیاننامەیەکەوە بڕیاریاندا مانگرتنەکانیان فراوانتر بکەن. ئەمەی ئێمە داوای ئەکەین مافی ڕەوا و سەرەتایی هەمووانە بێگوێدانەوەی ئایا هەمومان وەکو یەک پێویستمان پێیەتیاننا ئەمە مافە و هەژار و دەوڵەمەند نازانێت. بە کۆتایی هاتنی ئەو دوامۆڵەتەی بۆ حکومەتمان ڕاگەیاندبوو بۆ گەڕاندنەوەی مافەکانمان کە دەست بۆ بردنیشی هەر لە سەرتاوە مافی ئەوان نەبوو، ناچارین لە بەیانیەوە وەکو هەنگاوی یەکەم کە ئاکاتە ئەمڕۆ ماگرتن لە هۆڵەکانی نەشەگەری سارد و ئەو بەش و بنکە فریاگوزاری و ئەمەرجنسینین ڕابگەێنی. لێرەوە بە پرسیارەتی هەر زیان و مەترسی بۆ گیان و ژیانی هاوڵاتیان لە ئەنجامی ئەم پەرچەکرداری ئێمە بەرامبەر مامەڵی نابەرپرس و خۆتزیینەوە دەسەڵاتدارانی هەرێم لە بەدەمەوە هاتی داواکاریەکانمان ئەخەینە ئەستۆی ئەوان کە دەستیان کردووە بەسەر مافباندا و چارەسەریش هەر لای ئەوانە و هەر ئەوانە دەرگای چارەسەریان داخستووە. ئەوانەی خۆپیشاندان ئەنجام دەدەن زۆر جار بە گێرە شێوێن یاخود ئاراستەکراوی حیزب هەژمار دەکرێن. لە کاتێکدا بە بەرچاوی خەڵک هەموو ئەو کەسانەی هاتوونەتە سەرشەقام موچەخۆرن و هیچ کارێکی نەشیاویان ئەنجام نەداوە، بەڵکو بە شێوەیەکی مەدەنیانە لە سەرشەقام و بەوتنەوەی دروشم دەردە دڵی خۆیان دەردەبرن و هێزە ئەمنیەکانیش بە شەقوەشاندن و پەلاماردان وەڵامیان دەدەنەوە. تاستمی موچەمان لەسەر بێت. ئێمە خەباتی مەدەنی، خەباتی دیموکراسی وەک چۆن لێرە کەوبوونێتەوە بە پێنووسەکانمان درێژە بەو خەباتە دەدەین. منداڵەکان ڕۆژانە بڵێن بابە کۆپارە دارایی سەر بە خۆتان موچەی نەهێشتە دەستمان دارایی سەر بە خۆتان. ئەوەی لەم چوار ڕۆژەدا بە تایبەت لە شاری هەولێر بەدی دەکرا جۆرێک لە دیمەنەکانی سەردەمی ڕژێمی بەعس بەبیر هاوڵاتیان دەهێنێتەوە کە چۆن پەلاماری خەڵکیان دەدا و بێسەر و شوێن دەکران. ئەمەش وەک مێژوویەکی لەبیر نەکرا و لە زاکیرەی هاوڵاتیاندا هەڵدەگیرێت. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش سەرۆکی حکوومەت و کابینەکەی بڕیاری دەستکاریکردنی موچەیان داوە، بەڵام فەرمانبەران ئەم بڕیارەش هاوشێوەی بڕیارەکانی پێشتر بە بڵقی سەر ئاو دەزان و هیچ مانەیەکیان بە وتەکانی سەرۆکی حکوومەت نەماوە کە بتوانێت چاکسازی لە موچەدا ئەنجام بدات. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.